پێنەدانی دەرماڵە بە قوتابیان کە ماوەی 8 ساڵە حکومەت ڕایگرتووە نیگەرانیەکانی قوتابیانی زیاتر کردووە و لە خۆپشاندان بەردەوامن. ئەوان داوا دەکەن دەرماڵە بڕاوەکانیان پێ بدرێتەوە تا قوتابی ناچار نەبێت لەبەر نەبوونی پارەی هاتوچۆ واز لە زانکۆ پەیمانگەکان بهێنێت. زۆر بە کورتی ئەو بیارەوەی کە بۆم کارامێن بۆ بڕینی دەرماڵە ئێستا نەماون. ئێستا حالیە دەرماڵە چۆن بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران لەلایەن کاگە چیرڤانە و کاتە بڕرا ئێستا بیان و نەماوە بە بڕینی دەرماڵە. ئێستا کاتی ئەوەیە خوێندکار تۆزە بە خۆیان بچێتەوە و داوای دەرماڵەکەی بکات چونکە ئەو عوزرانەی بۆی بڕاون ئێستا نەماوە هیچ عوزرێک نییە بۆ ئەوەی ئێستا دەرماڵە نەدرێ و داواکاری قوتابیان دوو داواکاریە دەرماڵە و باج ڕسوماتە. نانا هەرگیز تۆ ناتوانی ئازادی لە من بستێنی، نانا هەرگیز تۆ ناتوانی ئازادی لە من دەربێنی، قۆڵ بەستم کەیت بمفڕێنیت لە زیندانی تاکە کەسی بمڕزێنیت، خۆر نەبینم بە دوو چاوم کە لە بچەم کەیدە تاماوم، هەر بە ئازادی ئەمێنم ڕۆژێ ناڵەی ئەم میلەتە بە گوێی دنیا ئەگێنم. نەبوونی دەرماڵە گرفتێکی زۆری بۆ خوێندکارانی بە تایبەت داخلی دروست کردووە. ئێمە هاوڕێمان هەیە دوێنێ هاوڕێکەم لێرە و ئاماژەی پێکردوتی هاوڕێمان هەیە کە جلوبەرگی هەموو ئەو کسانەی کە لە ژوورەکە ئیشوا تەنها لەبەرەوەی کە بەشداری لە ئەو پارەیانەکە کە ماگانە کۆکرێتەوە بۆ خەرجیات. یعنی چی؟ یعنی وای لێکراوە کە بەشێک لە خوێندکارەکانمان کەسایەتیان ئەشکێت تەنها لەبەرەوەی کە باری مادیان باش نییە. خۆپشاندانەکانی سلێمانی لە بەردەم کەمپی کۆن و نوێی زانکۆی سلێمانی زانکۆی پۆڵەتەکنیک و ماحەدی بەختیاری خۆپشاندان بەڕێوە دەچێت. داواکاری سەرەکی قوتابیان کەڕانەوەی دەرماڵەیە ئەوانەی لە دەرەوەی شارن 100,000 دیناریان پێدەدرا ئەوانەشی لە ناو شار 6,000 دینار. خۆپشاندان لە ڕانیە و پێنجوێن و گەرمیان و چەمچەماڵیش بۆ هەمان مەبەست و داواکاری بەڕێوە چوو. وەکو ئێمە وەکو خوێندکارەکانی پەیمانگای تەکنیکی پێنجوێن دوو ڕۆژە گردبوونەوەکەین و ئەم تەلەبانە لەم شوێنان کە بەجددی شوێنێکە هەموو کەس ئەزانێت کە پێنجوێن چەندێک ساردە چەندێک ناخۆشە مەعانات لێرە دوو ڕۆژە لەرین هیچ کەسێک و هیچ لایەنێک نهاتەوە بەدەم داواکاری خوێندکارانەوە. یعنی ئێمە دوێنێ بەو سەرمایە چوینەتە بەردەم مەڵبەند قسەمان کردووە پێیان وتین جوابی داواکاریەکانتان نینەوە هەتا ئێستا ئەگەر یەک تۆز لە خەمی تەلەبەیە بوونەوە یەک تۆز لە خەمی ئەوەیە بوونە کە تەلەبە لە چه حاڵ و گوزەرانێکایە لە دوێنەوە هیچ نەبووە بچووکترین داواکاری تەلەبە جواب بدرایەوە هاتن بەدەم داواکاریەکانمانەوە. وەکو خوێندکارانی زانکۆی ڕاپەڕین بۆ داوای دەرماڵە دەکەین بۆ خۆمان و بۆ سەرجەم خوێندکارانی و زانکۆ پەیمانگەکانی کوردستان و تا ئێستاش کەس بە داوامان نەهاتووە داوا دەکەین لایانی پەیوەندیدار گوێ لە مافە ڕەواکانی مافە سەرەتایە ڕەواکانی خوێندکاران بگرێ و مافی دەرماڵی کە چەند ساڵ زەوتکراوی خوێندکاران بگەڕێنێتەوە بۆ سەرجەم خوێندکارانی کوردستان. وەڵی خوێندکاری وا هەیە پارەی پێنە بۆ ئەو ساڵی کردوتە ئینجازە باشە هەر نەهاتۆتەوە بۆ دەوام. دووەمیش بۆ بەشە ناوخۆیەکان باوەڕ کە سیستەمی گەرمیمان نییە دوێنێ شۆ من خۆم خڕ کردوتەوە لە داخلیانە ئەوەندە سارد بوو لە سەرمایە غازمان نییە ئاوەکەشمان ئاوی گەرم هەر نییە وە هەر هیچ ئاوەکەشمان پاک نییە هەمووی گلس و بەڵغیتیەوە وەڵا باریان لە هەموو ڕێگە قورس کردوین. قوتابیان دەڵێن درێژە بە خۆپشاندانەکانیان دەدەن تا ئەو کاتەی دەرماڵەکانیان بۆ دەگەڕێتەوە بڕیاریشانداوە بۆ ڕۆژی سێەم بێنەوە سەر شەخام و داواش دەکەن ئەوانەی فەرمان بە هێزانیەکان دەکەن بۆ ڕوبەڕووبوونەوەیان کۆتایی پێ بهێنن چونکە دەڵێن بە شێوەیەکی مەدەنی داوای مافی خۆیان کردووە و وەڵامی قەڵام بە گول لە نادرێتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.